سانە بەردەوامین ئێستاش با گفتوگۆی تەوەری یەکەم لەگەڵ میوانەکەمان بە سپاسەوە لە ستۆدیۆ بکەین. ئەمڕۆ 241 ساڵ بەسەر بنیادنانی شاری سلێمانی تێپەڕێت وەک باسمان کرد و ڕێبازیش باسی کرد چەندین چالاکی کولتوری و هونەری بە لە سلێمانی بەڕاوەچێت. دامەزراوەی ڤیم کەیچێکە لەو دامەزراوانی لە سەرەتای دروستبوونیەوە تا ئێستا بادەیان چالاکی ڕۆشنبیری و هونەر و کولتوری لە شاری سلێمانی و ژینگەی و تا لە دەرەوەی سلێمانیش ئەنجام ماوە. تایبەت بەو یادەش دامەزراوەی ڤیم لە ڕێی پرۆژەی ئارتفرۆشەوە چەند چالاکیێکی هونەری ئەنجامەیات بەڵام ئەمڕۆنا ڕۆژانی دواتر ئەم چالاکیانە ئەنجامەیە کە ئێمە دواتر هۆکارەکەی لە میوانەکەمانە پرسییم بزانین بۆ چالاکیانە ئەکەوێتە دوای ڕۆژی هەینی. بەسپاسەوە خات و ڕەبان عیزەتمان لەگەڵ لە ستۆدیۆ کە ڕێکخەری پرۆژێ لە دامەزراوەی بیم. خات و ڕەبان سپاس کە لە ستۆدیۆ لەگەڵمانی بەیانیت باش. ساڵیادی بنیادانی سلێمانی لە تۆ و ئێمە و هەموو بینەرانیش پیرۆز بێت. زانین تێکەژۆی باسی چالاکیەکانی دامەزراوەی بیم و پرۆژەی ئارتفرۆش بکەین. زۆر سوپاسی میواندارەکەتانەکەم. سوپاس کە کورسات هەموو کاتێک لە هەوڵایەوە هاوکارە لە ڕووماڵکردن و هەروەها دەرخستنی هەموو بابەتە باڵێ کللتوریەکان بابەتە ژینگەیەکان هەموو ئەو بابەتە کۆمەڵایەتیانەی کە لەناو کوردستان و دەرەوە شارڕۆئات. پیرۆزبایی یادی دامەزرانی 241مین ساڵەی شاری سلێمانی لە ئێوە و لە بینەران و لە هەموو گەلی کوردەکەم و هیوادارین شارەکەمان هەر بە شاری ڕۆشنبیری و شارێکی ئاوا کللتوری و جوانی و بەرەو پێشەوە بڕوات. ئینشاڵڵا هەروامێنێتەوە. خات و ڕەبەن وەک هەمیشە دامەزراوەی ڤیم پرۆژەی ئارتفرۆش چالاکی هونەری و کولتوری وەک سانە باسی کرد ژینگەیش بەڕێوەیە لەلایەن دامەزراوەی ڤیمەوە تەنانەت ناو سلێمانی بێ یاخود دەرەوەی شاری سلێمانی بێت. چالاکی هونەریشتان بۆ ئەم یادە ئامادە کردووە بەڵام ئەمڕۆ چالاکیەکانتان دەست پێ ناکات. با سەرەتا بزانین هۆکارەکەی چێ بۆ ڕۆژی هەینی دەست پێ ناکات ڕۆژانی دواتر ئەو چالاکیانە دەست پێکا بە بۆنەی ساڵیادی بنیادنانی شاری سلێمانی. بەڵێ وەکو دیارە هەموو ساڵێک دقەتی ئەوەمانیاوە کە ڕاستە 11 بە ڕۆژی دامەزرانی شاری سلێمانی دانراوە بەڵام هەفتەیەک بۆ دەڕۆژێکمان هەیە ئێمە کە لە هەموو شوێنەکانە ئەمیادە ئەکرێتەوە. هەتاوەکو بینەران یاخودە و کەسانی کە حەزەکەن بەشداری زۆربەی چالاکیەکان بکەن بتوان سەردانی هەموو چالاکیەکان بکەن و هەر کەسە چالاکی هونەریەکان بکەن بەزەبێت و هەر شوێنێکیش بە پێی پێداویستیەکانی خۆی بە پێی کاتەکەی خۆی بتوان ینی بگونجێنێت بۆ ئەوەی بەرکەوتن ڕۆنەیە و هەروەها ئێمە پرۆژوی ئارتفرۆش بۆ ئەم ساڵ چالاکیەکەمان بە تەواوەتی جیاوازە لەبەر ئەوەی ئێمە لەگەڵ خوێندنگە بنەڕەتیەکانە چالاکیەکەمان پێکهێناوە ئەویش بە دابینکردنی کانڤاسە لەلایەن پرۆژەی ئارتفرۆشەوە بۆ کۆمەڵێک لە مەکتەبە بنەڕەتیەکانی ناوشاری سلێمانی تاوەکو مناڵەکانی ئەم مەکتەبانە بەسەر پەرشتی مامۆستاکانیان بتوانن کە کۆمەڵێک وێنە بکێشن گزارشت بێ لە سلێمانی ئەم مناڵانە چۆن بیر لە سلێمانیەکەنەوە چۆن وێنای ئەکەن کاتێک کەسێک پێیان بڵێ سلێمانی چۆن ئەبینی ئەم مناڵە خەیاڵەکەی چییەکە بەرامبەر سلێمانی هەیەی. خۆشحاڵانە ئێمە ئەو مەکتەبانی کە بەشدارن لەگەڵمانە کارەکانیان تەواو کردووە ئێستا لە گەلەری ئارتفرۆش دامانناوە بەڵام لەبەر ئەوەی پێمان خۆشە کە لە کاتی کردنەوەی پێشانگاکەیە تەواوی مامۆستا و خوێندکارە ئازیزەکان بەشدار بن لەگەڵمان و ئەمڕۆ ڕۆژی هەینی ئەکات دەوام نابێت لەناو خوێندنگەکانە بۆیە خستومانەتە دووشەممە بەڵێ ڕۆژی دووشەممە حەڤەی مانگ سەعادەی بەیانی پێشانگاکە ئەکەینەوە بۆ ماوەی 4 ڕۆژ بەردەوام ئەبێت تاوەکو 11 ڕۆژی پێنجشەممە بە هەمان شێوە سەعادەی بەیانی بۆ چوار. ئەمە بەڕاستی بیرۆکەیەکی زۆر ورد و جوانە بیری لێ بکەیتەوە. ینی منەمە یەکەم جارمە ئەو شتم بیست بێ بۆ نمونە چالاکێکی لەو جۆرە لە دیدی مناڵەکانەوە زان سلێمانی چۆنە بینین چۆن بیرۆکەی ئەمەتان بۆات؟ ڕاستیەکەی ئێمە بۆ هەر پرۆژەیە کە قەرار ئەهین ئەگەر چالاکیەک هەبێت کە لە بیدایەتی ساڵەوە دامان نابێت یاخود چالاکیە کە بزانین پێویست ئەکات ئێمە تیممان هەیە لە ناو دامەزراوەی ڤیم و پرۆژەی ئارتفرۆش بیری لەکەینەوە با بڵێن دواتر بیرۆکەکان هەمووی شیکارەکەینەوە دووبارە دائنیشین بزانین چۆن وردەکاری زیاتری بۆ دروست بکەین تاوەکو بیرۆکەکە بە تەواوەتی بیکەین بە
چالاکیە یاخود بیکەین بە پرۆژەیەک و نەجاحەتیشی ئەبێت چونکە ناکرێت ئێمە بیرۆکەمان هەبێ ئیشی لەسەر بکەین هەم کات ببات با بڵێن زۆر لایەن لەگەڵمانە مەشغوڵ بن دواتر ئەم بیرۆکەیە نەگاتە ئەو ئامانجەی کە ئێمە ئەمانەیە بە پێچەوانەوە ئێمە ئەبێت لە کاتێکا کە ئێمە بیرۆکەکەماندانە ئامانجەکەمان لێوە دیار بێت کە ئامانجەکە چیە و زۆر بە خۆشحاڵیەوە کە ئێستا گەلەریەکەمان ئامادەیە ئیشی زۆر تایبەتی تایە هیوادارم هەر کەسێک گوێی لەم قسانی ئێمە بێت لە کەناڵە جوانەکەی کورساتەوە بتوانێت بێتە گەلەری ئارتفرۆش و ئەو کارە جوانانە ببینێت و بزانێت کە مناڵ چ خولیایەکی هەیە چ بەهرەیەکی هەیە چ بینینێکی هەیە بۆ داهاتوو چونکە بیرمان نەچێ بەشێک لە تابلۆکان کە دروست کراون کۆمەڵێک بابەتی تایە کە شتەکانی داهاتوویە لە ئێستا لە ناو سلێمانیان نییە بەڵکو بیری مناڵەکەی بیریکرێتەوە کە ئەکرێ ئەم شتەمان هەبێت تەنانەت شوێنەکەی بۆ دیاری کردوین لە چ شوێنێکی سلێمانیا ئەکرێت ئەم داهێنانە تازەیە هەبێت ئەمە جێگەی خۆشحاڵێ بە دڵنیایەوە بڵێ ڕەبەنخان ئێوە بە پرۆژەیەکی هونەری چەند ئامانجێکتان پێکا وەک خۆدا ئاماژە پێەیە هەم لە ساڵیادی بنیادانی شاری سلێمانی کە ئەم پرۆژە هونەری و کولتوریاکەنەوە هەم توانا و دەرخستنی بەهرەی خوێندکارانە بە تایبەتی کە ئەمە بەڕاستی پرۆژەیەکی جوانە تۆ خوێندکاری خوێندگە بنەڕەتەکان بێنیت ئەمە جگەی وەگرەوەی بکە باسم کرد تۆ تایبەت بەو یادێ بەڵام بیرمان نەچێت ئەو مناڵەیە ئەو خوێندکارە تۆ بۆ دەرەکەت توانایەکی هونەری هەیە سانە بەڵێ ئەوەی کە گرنگە لێرە زۆر کات لە بابڵێنوانەکانی هونەرە مناڵەکان با بڵێن دەستکراوە ئەکەن لەوەی کە چی ئەکێشن زۆر کات لەوانەیە مناڵەکە فکری بۆ ئەوە نەڕات کە ئەبێت چی بکێشێت لەسەر ئەم وەرەقەیە یان لەسەر ئەم کانڤاسە بەڵام کە تویت بیرۆکیەکی ئەیتێ بە تایبەتی لە شوێنێکا کە خۆی تیای نیشتەجەیە هەموو ڕۆژێ بەر ئەم شوێنانە ئەکەوێ بەر ئەم بابەتانە بیرۆکەتان نانێ پێش ئەوە خاتوڕەبن بەدڵنیایەوە بیرۆکەکە چۆنە تەنها ئەوەی کە بۆ ئێوەم باس کرد پێمان وتون بە مامۆستا بەڕێزەکان کە زۆر سوپاسیانەکەم زۆر هاوکار بوون لەگەڵمانە ئەم مودەتەی کە خەریکی کارەکە بوون لە دەوام پێمان وتن کە ئاگاداری مناڵەکان بکەنەوە کە ئێمە ئیشێکی لەو جۆرەمان هەیە بۆ سلێمانی بیر لە چی ئەکەنەوە بەشێک لە مەکتەبەکان بە دەستخۆشیەوە بۆیان بیدایەتەن سکێچیان پێکردوون بە مناڵەکان تاوەکو بزان ئەم مناڵانە بیر و بۆچوونیان چۆنە چونکە تابلۆکە ئەکە سەیری ئەەکەیت بەگشتی ئیشی چەند خوێندکارێکە ئیشی یەک کەس نییە لە هەر شوێنێکە و کۆمەڵێک مەتریال بەکارهێنراوە تەکنیکی جیاواز بەکارهێنراوە با بڵێن کەرەستەی زۆر جۆرا و جۆر بەکار هاتووە هەموو شتەکان جیاوازە تەنانەت وێنەکان لەوانەیە هەنێ وێنە هەبێت دووبارە بوونەوەی هەبێت لە بەرەوەی شاری سلێمانی کۆمەڵێک ئایکۆنی تایە کە ئەناسرێتەوە هەر کەسێک لە ناو سلێمانیا بژی یەکسەرەڵێ ئەو شتەمان هەیە لە ناو سلێمانیا بە نمونە مزگەوتی گەورەمان هەیە پارکی ئازادیمان هەیە شاخی گۆیژەمان هەیە یعنی شاری جوانە بزەبێت بابەت ئەو کۆمەڵە بابەتە هەنێت لە تابلۆکانە دووبارە بوونەتەوە بەڵام بەگشتی کۆنسەپتەکەمان سلێمانی بووە ئەم مناڵانە چۆن بیری لەکەنەوە یان حەزەکەن چۆن بێ ئەیانەوێت چ گۆڕانکاریەک بکەن لە ناو سلێمانیا و بە خۆشحاڵیەوە کە ئامانجەکە بە شوێنی خۆی گەیشتووە کۆمەڵێک لە ناو تابلۆکانە گەڕاونەتەوە بۆ سەردەمی کۆن تەنانەت باسی بابەتی ئەمنە سوورەکە و با بڵێن کاتی سەردەمی پێشنەوەکانە کات ئەمەش طبعاً لە دوایەوەی لەگەڵ مامۆساکانە گفتوگۆمان کرد کە مناڵێک چۆن ئەم شتەی بیرەکە لە ئێستا لە بنەڕەتیە ئەو بابەتە زۆر دەمەکە بەسەریا ڕۆیشتووە بە دڵنیاییەوە مامۆساکە ڕێنوێنی کردوون تاوەکو بتوانن لە ڕێگەی یوتیوبەوە سەیری ڤیددیۆ کۆنەکانی شاری سلێمانی بکەن و بزانن لە ناو سلێمانیا چی گوزەراوە بزەبێت هەنێ لە تابلۆکان هەستەکەیت کە چیرۆکە بۆ ئەگێڕێتەوە هەنێکی تر ئەدباتەوە بۆ ڕابردوو هەنێکیان فکرت ئەیاتێ بۆ داهاتوو ئەمە بەڕاستی کارێکی زۆر تایبەتیان کردو. ڕەبەخان بە شێوەیەکی سروشتی کاتێک پرۆژەیەک ئەنجامەی هونەری بێ کللتوری بێ دەبێ هەمانجی کۆنتاکتە لەگەڵ لایانی پەیوەندیدارە هەبێت مەبەستم لەوەی ئێوە ئەو پرۆژەیەتان کە بە ئەنجام گیانوە لەگەڵ ژمارەی خوێندگەی بنەڕەتی پێشوەختە تا چەند پەیوەندی و هەماهنگجیتان لەگەڵ بەڕێوەبەرێتی گشتی پەروەردەی سلێمانیە هەبوو بۆ ئەوەی ئەم پرۆژەیە بە ئەنجام بگێنن. بە دڵنیاییەوە من زۆر سوپاسی مامۆستا نەژاد دەکەم کە بە بەردەوامی هاوکارمانە و لە چەند کار و چالاکیێکی تری پێشتریشمانە کە لەگەڵ خوێندنگەکانە بە ئەنجاممانگەیانەوە لە سنووری شاری سلێمانی باسەکەم زۆر سوپاس یەکەم کە بە بەردەوامی هاوکار بووە
و لە دواترە زۆر سپاس بۆ مامۆستا بەهرۆز کە بەڕێوبەری خوێندنگە ناحکومیەکانە لە شاری سلێمانی کە ئەویش بە هەمان شێوە زۆر هاوکار بوو و هەموو سەرجەم ئەو مامۆستا بەڕێزانی لە ناو مەکتەبەکانە زۆر بە هاوکاریەوە و بە خۆشەویستیەوە کارەکان لەگەڵ ئەنجاماوین و بە دڵنیاییشەوە هەموو کارێک کە بمانەوێت سەرکەوتن بێنێت و زۆر بەڕێک و پێکی بڕوا بە دڵنیاییەوە هەماهەنگی پێویستە. خاتوڕەمان ئەو خوێندکارانی کە بەشداریان کردو لەو پێشانگای خودکێشانی ئەو بیرۆکەیانی کەیانە تەمەنیان چەند خود قۆناغەکانی چەندی خوێندنن؟ بەڵێ ئێمە قۆناغەکانمان بۆ دیاریکردن بەڵێ پۆلەکانی 4 و 5 و 6 بنەڕەتی لەبەر ئەوەی لە پێش با بڵێن 4ەوە مناڵەکان تۆزێک هەستەکەین دەستی ڕەسمکردنیان زۆر باشە بەڵام لەوانەیە نەتوانێت ئەو هەدەفە بپێکێت بزەبێت یان گوزارش لەو بابەتە بکە بۆ نمونە بزەبێت چونکە ئێمە لەوانەیە زۆر کەسمان لە ماڵەوە مناڵمان هەبێت پۆلی 1 و 2 هەتاوەکو 3 بنەڕەتی حەزی لە بنمونە هەر خەت کێشانە یان هەنێ بابەت هەیە کە جیهانێکی هونەری سەرەتایی هەیە کە بەس ڕەنگە و تێکەڵێک بەڵێ ئەنجا فکرەکە لەوانەیە بەوازەحی تی نەکات نەزانێت چی دروستکاتەوە لەوانەیە حەزی لێ بە دروستی بکە بەس نەتوانێت تواناکەی لەو ئاستەیانە بێت بەڵام کە ئەچێتە 4 وردە فێری ئەوە بێت کە چۆن ئەتوانێت قەڵەم بگرێت جارێکی تر ئەتوانێت سکێچەکان بگرێت فکری پێ ئەبێت لەو حاڵەتەیە چونکە بیرمانەچێ بەشێک لە تابلۆکان کۆلاجیان کردووە مەتریاڵی تریان هێناوە بە مەوادی تایبەت نووسێنراوە بەناو بەسەر کانڤاسەکەەوە کە ئەمە لەوانەیە بۆ مناڵێکی یەکی سەرەتایی تۆزێک ئیسعاج بێت بەکارهێنانی ئەو کەرەستانە بەدەست و دەستیان ئازێتی ئەگات و ئەوە زۆر بە ئاگانە بن بەڵام کە ئەچنە 4 و 5 و 6 هەمووکو بیرۆکەیان باشترە و وەکو تەکنیک ئەتوانن تەکنیک باشتر بەکاربێنن و لە کاتی بەکارهێنانی ئەو مەوادانەشی کە بەکاریان هێناوە زیاتر وریاترە بن. بەڵێ باشە ڕەبەخان ئەم پرۆژەیە کە لەگەڵ خوێندنگە بنەڕەتیەکان ئەنجامتان ناوە ڕێخۆشکەر نابێت بۆ ئەوەی یاخود ناچێتە پلانتان بۆی لە داهاتووە زیاتر باەخی زیاتر بە کەرتی پەروەردە بن خوێندنگە بنەڕەتیەکان یاخود کە لە سەرتاوە باسمان کرد لەڕێی ئەو پرۆژانەوە توانا و بەهرەی ئەو خوێندکارانە بخرێتە ڕوو پلانتان نییە ئەمە بەردەوام بێت لە داهاتوە ئەم چالاکی هونەریانە ئێمە ئاگادارین کە دامەزراوی ویم پرۆژەی ئارفرۆش بەردەوام چالاکی هونەری و کللتوری هەیە بەڵام ئەمەش ڕێخۆشکەر نابێت بۆی لە داهاتووە ئەم جۆرە چالاکیانە لەگەڵ خوێندنگە بنەڕەتیەکان بەردەوام بێ بە دڵنیاییەوە لەبەر ئەوەی وەک باسم کرد ئێمە پێشتریش چالاکی جیاوازترمان هەبووە ئەگەر بیرتانما بێت هەر لەم ساڵا ئێمە شانۆی ماسی ڕەشی بچووکمان هەبوو کە بە زۆر دەستخۆشیەوە توانیمان ئیشێکی گەورە بکەین کە زۆربەی زۆری مەکتەبە نەک هەر بنەڕەتیەکان بەڵکو قۆناغەکانی تری مەکتەبەکانیش بڵێ ئەتوان بڵم لە ڕەوزەوە لە مناڵی ڕەوزەوە ئامادەی شانۆیەکە بوون هەتاوەکو ئامادەی و هەتا خەڵکی ئاسایی تریش کە توانیوێتی سەردانی شانۆگەریەکە بکە هەموو چالاکیەکی ئێمە ئەتوانم بڵێم درێژە پێدەرێکی هەیە لەکوێ ئێمە ئەزانین کە سوودێکمان ئەبێت بۆ کۆمەڵگە سوودمان ئەبێت بۆ کەرتی پەروەردە و هەموو کەرتەکانی تریشکە وەکو دامەزراوەی ویم و پرۆژەی ئارتفرۆش ئیشی لەسەرەکەین بە دڵنیاییەوە ئامانجەکەمان هەرچیەک بێت لە خزمەتکردن لە بڵاوکردنەوەی کللتور لە زیندووکردنەوەی کللتور و هونەر بە تاکید ئێمە درێژە پێدەری ئەو چالاکیانە ئەبین کە هەمانە و چالاکی تازەتر و جیاوازتریشمان ئەبێت بە دڵنیاییەوە ئینشاءڵڵا خاتوڕەبان ئەو با بڵین ئەو وێنانەیە خۆدە و فکرانی کە و مناڵانە هیانە کە ئێوە دەیکەن بە پێشەنگایەک و گەلەریەک مەرج بوو هەمووی وەربگیرێت یا خۆت پێداچوورەوەی بۆ دەکرای خۆت هەڵسەنگاندنی بۆ کراکە کامیێنانە بەکاربێ لە گەلەریەکەیە بەڵێ لەبەر ئەوەی ئێمە بابەتەکە خۆمان قەرارمانیا بوو کە ئەمانەوێت سیمایەکی دەستڕەنگینی مناڵی پێوە بێت لەبەر ئەوە ناتوانین ئێمە قەراری ئەوە بین کە بڵین ئەم تابلۆیان جوان نییە ئەمەیاندا ئەنین لەبەرەوەی لێرە ئێمە غەدرێکە لە مناڵ و لە مەکتەب و لە مامۆساکە و لە کاتیشی ئەکەین کە ئێمە ئەو کاتەمان بەخشیوە یاخود باڵێم ئەوان ئەو کاتیان بەخشیوە بە ئێمە کە دانیشن لەناو مەکتەبەکانە بمێننەوە مناڵ بێنەوە هیلاکیان بکەن و دواتر ئێمە قەرار بین بڵین ئەم ئیشە وەرناگرین بە پێچەوانەوە هەر ئیشەیەک لەو ئیشانی کە هاتووە بۆمان یەک لە یەک جوانترە یەک لە یەک فکری جوانتری تایە کە هەر سەیری ئیشێک ئەەکەی هیلاکبوونی مامۆستا و تەلەبی پێوە دیارە تەڵام بیرم نەچێت کە زۆر سپاسی مامۆسای سەرپەرشت و هەروەها سەرپەرشتیاری هونەری خوێندنگەکان بکەم کە
ئەگەر ئەوان نەبوونایە مناڵەکان بۆ جۆرە بۆ ڕێک و پێکێنیان ئەتوانی کە بۆ جۆرە کانڤاسەکە دابڕێژنەوە و ئەو ئیشە جوانە پێشکەشی ئێمە بکەن. و ئێمە بۆ هەڵبژاردننی مەکتەبەکان بە دڵنیاییەوە هیچ جیاوازیەکمان نەکردووە، پەیوەندیمان بە تەواوی مەکتەبەکانەوە کردووە، بەڵام بەداخەوە لەبەر هەنێ هۆکاری ئەوەی کە ئیمتیحان هەیە یاخود بەشداری چالاکی تریان هەبووە نەیانتوانیەوە کۆمەڵێک لە مەکتەبەکان بەشدار بن لەگەڵمانە. بەیوان ئەوانیش لە چالاکیەکانی داهاتووە بە دڵنیاییەوە. بەڵێ جا سانە جیاواز لەم چالاکی کە دامەزراوی ویم لەگە پرۆژەی ئارفرۆژ ئەنجامیێت بابزانین یەک دوو پرسیاری لێ بکەم زانین سەرەدایەکمان دەست ناکەیە چالاکیەکانی داهاتویان چییە؟ خاتوڕەبن؟ وڵا چالاکیەکانمان بەردەوامە هەتاوەکو کۆتایی ئەم ساڵ چالاکی زۆر باش و زۆر گەورە بەڕێکەوەیە، تەنها لە سنووری سلێمانی شانیە چالاکیەکان ئەچێتە دەرەوە. سەرەتاوە باسم کرد بەڵێ ئەمە جێ خۆشحاڵێکە سانە دامەزراوی ویم و پرۆژەی ئارفرۆش هەنگاوێکی گرنگ و مەزنیان ناوە کە چالاکی هونەری و کولتوریەکانیان بدۆتە دەرەوەی شاری سلێمانی. بیرمان نەچێ ماوەی پێش ئێستا لە کۆیە چالاکیێکی هونەری زۆر ناوازە و جوانتان پێشکەش کرد هەم لە بواری شێوەکاری هەم لە بواری میوزیک. ئەمە بۆ داهاتوو ناوچەکانی تریش دەکرێتەوە ڕەبان خان؟ ئەتوان بڵێم بە دڵنیاییەوە بە شوێنەی یەک دوشتی لێ دەرگەرم زۆر بە کورتی باسی چالاکیەکتان بۆ ئەەکەم بە تەواوی پێتان ناڵێم بۆ مانگی 12 چالاکیێکی زۆر زۆر تایبەتمان هەیە بە هەمان شێوە لە کۆی خۆشەویستە بین. چالاکیێکی زۆر گەورەیە، بابەتێکی زۆر زۆر پیرۆزە، بابەتێکی ئەتوان بڵێم نەک کللتوری و هوەری و شعریە بەڵکو پیرۆزە بە مانای وشە. ئیشەڵا بۆ ئەو کاتە وردەکاریەکان بڵاوەکەینەوە. کەواتە ڕەبان خان لە ڕێی پرۆگرامی بەیانی کورسانی و زۆتۆ ئەم چالاکی هونەریەت پێشکەش کرد. هەرناپێمان بڵێ هونەریەنە ئەتوانین بڵین چالاکیەکە چالاکی دامەزراوەی ویمە بەگشتی هوەریە کللتوریە یعنی نیشتیمانیە نەتەوەییە تێکەڵە، بەڵام بابەتێکی زۆر جیاوازە کە نزیک بووینەوە لە کاتەکەی کاتە. ئێمە دڵنیان پرۆژەیەکی ناوازە و جوانە بێت. بە دڵنیای بەرەوەی پلانی زۆر زۆر بەوردی بۆ داڕێژراوە، زۆر زۆر بە تەرکیزەوە ئیشی تیا ئەکەین و ینی مودەیەکە بێ ئێمە ئیش لەسەر ئەو ڕۆژە ئەکەین و ئەمانەوێت کە ڕۆژێکی لەبیر نەکرێت. ئێمە دڵنیاین پرۆژێکی جوان و ناوازە. زۆر سپاس بەدڵنیایی. ئیش ڕاکێش خاتوڕەبن. دەبێت پرسیاری ئەوە بکەم جگەلەوەی کە بیرتان لەوە کردەوە کە ئێوە لە ڕێگەی ڕستبەوە وا بکەن بزانن بیری ئەو مناڵانە چێ یاخود هیچ بتوانن لە ڕێگەی وێنە کێشانەوە خۆشەویستی سلێمانی لە دڵی و مناڵانەیە بچەسپێنن. بیرتان لەوە نەکردەوە جگەلەوەی لە پرۆگرامی خوێندنە کەسایەتە دیارەکانی کە هەمومان وەک دەزانی لە پرۆگرامی خوێندنەوەمانە هەتاوەکو کۆتایی خوێندنمان ئاشنابووین لە مێژووە بە کەسایەتە دیارەکانی شاری سلێمانی. بیرتان لەوە نەکرێتەوە ئەم جارە بۆ ساڵێکی داهاتوو لە یادی سلێمانیدا لە ڕێگەی شانۆییەوە کەسە دیارەکان بە منداڵان بناسێنن؟ ئەتوانم بڵێم وەکو شانۆیی لە ئێستایا چەند دەقێکی جیاوازمان لە بەردەمایە. کاتێکە ئێمە وەکو دامەزراوەی ویم یاخود وەکو پرۆژەی ئارفرۆژ مناڵانە خاتوڕەبن مەبەستی کەسایەتە دیارەکانی سلێمانی بوو بتوان لە ڕێگەی شانۆیی مناڵانە بەڵێ وەکو باستم کرد دەقەکان جیاوازیان هەیە، لەوانەیە دەقێک هەبێ ئێستا لەو جۆرە ئێمە درکمان پێ نەکرد بێت یاخود کەسێک کە دەقێک ئەنووسێ بەو جۆرە دەقەکە نەبێت کە بۆ مناڵان بگونجێت. بۆیە ئێمە لە چ شوێنێک کازانیمان کە با بڵین ئەتوانین لە ڕێگەی بابەتێکی ترەوە یاخود کۆنسێپتێکی تر هەڵبژێرین بۆ ئەوەی کە مناڵەکان زیاتر ئاشنای کللتورەکە ببن وەلو بە ئەتوان بڵم بە دڵخۆشیەوە لە ئێستا تەکنەلۆجیا دەورێکی باشی هەیە لەوەی کە کاتێک مناڵێک بێوێت بە دوای ڕابردووی خۆیان بگەڕێ یاخود کەسن دیارەکانی ناو کوردستان بەیان هەموو دنیاش بێت ئەتوانێت لە ڕێگەی سوشال میدیاوە بە ئاسانی دەستی بکەوێت، بەڵام بە دڵنیاییەوە هیچ شتێک وەک ئەوە نییە کە ئێمە بتوانین لە ڕێگەی شانۆیە یاخود لە ڕێگەی کاری دەستێکی مناڵەوە ئەم بیرەوەری بۆ دروست بکەین یاخود پێی بناسێنین. بۆ ئەتوان بڵم بە دڵنیاییەوە بزانین لە هەر شوێنێکا کە ئەتوانین خزمەت بکەین بە دڵنیاییەوە کەم تەرخەمی ناکەین. دڵنیاییەوە خاتوڕەبن من و سانە پرسیارمان نەماوە ئەگەر خۆت هەرچیەکەیە پێمان بڵێ دیان پرۆژەیەکی ترە بیرە چی لێ پێمان بڵێ ئاکەمە ڕێشتێ بزانێ. زۆر زۆر سپاستانەکەم دووبارە سپاس بۆ میوانداریەکەتان.
ئەتوانم ئەوەنەیەک بڵێم کە ئێمە وەکو دامەزراوەی فیم و پرۆژەی ئارتفرۆش بە بەردەوامی لە هەوڵی زیاتر ناساندن بڵاوکردنەوەی لایەنی هونەر و کللتور و هەموو ئەو سێکتەرانین کە دامەزراوەی فیم ئیشی لەسەرەکات بە هیوای ئەوەی بتوانین کۆمەڵگەیەکی تەندروستمان هەبێت کۆمەڵگەیەکمان هەبێت کە بەداهاتووەکی زۆر جوانەوە بڕوانێت و لە هەر شوێنێک ئێمە پێویست بکە کە هەبین و خزمەت بکەین بە دڵنیاییەوە سنوورەکان ئەبەزێنین تاوەکو بتوانین باشترین خزمەت بکەین. ئێمە بە هیوای و دڵنیاشین لەوە لێرەشەوە لە ڕێی پرۆگرامی بەیانی کورسات نیوزەوە سڵاو و ڕێزمان بۆ سەرجەم سەربازەبوونەکانی دامەزراوەی فیم بەردەوام کاری جوان داهێنان لە سەرجەم بوارەکانەکەن خاتو و ڕەبەن عەزەت ڕێخەری پرۆژە لە دامەزراوەی فیم. سپاس دەستێت دوور لەگەڵمان بوون سەرکەوتوبوونەکە میشە. زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ میوانداریەکەتان. سپاس بۆ تۆ.